والسلام على من عمت بعثته جنا وإنسا وعلى آله وأصحابه الطاهرين قلبا ونفسا وعلى آله وأصحابه الطاهرين قلبا ونفسا. مسلمان، أحييكم بتحية الإسلام وهي السلام عليكم ورحمة الله وبركاته. مسلمان، اگر تماشا قرآنی پیروز بکەین، تەمەشا سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیانەکەی بکەین، تەمەشا ژیانی سەحابەی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم و تابعین هەتا دەگەیشتە باو باپیرانی ئێمە، دەبینین لە پێغەمبەری صلی الله عليه وسلم هەتا ئێستاکە خەڵکانێک هەبوونە پێیان گوترایە ئەهلی ئیستیقامە. ئیستیقامە واتە بەردەوامبوون لەسەر ئەو واجبات و ئەو شتانەی کە خوای پەروەردگار لەسەری واجب کردینەوە خۆمان لەو شتانە قەدەغە بکەین، بەردەوامبوونمان لەسەر ئەو قەدەغە کراوانەی کە خوای پەروەردگار لێ قەدەغە کردینە و نەکەین توش بین. ئەوە تا خوای پەروەردگار دەفەرمێ لە قورئانی پیرۆزە، دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم. خوای پەروەردگار باسی ئەهل ئیستیقامە ئەکا. ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم لێیان پرسی یا ڕەسوولی خوای ئەمە ئەتوو دەبینن کەوا پیر بووی؟ ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆ نارێ لەبەر ئەوەی ئیشم نییە و کارم نییە و پارەم نییە و پولم نییە لەبەر هەندێک فەقیر بوومە و لەبەر هەندێکە پیر بوویمە. پێغەمبەر صلی الله عليه وسلم جوابیان داتەوە فەرمێ شەیەبەتنی هود و ئەخەواتوها، دەفەرمێ وەڵڵاهی سوورەتی هود دەمنی پیر کردیە. لەگەڵ خەواتی هود کە هەندێک عولەما ئەفەرموون دەفەرمێ سوورەتی مرسەلاتە، لەگەڵ سوورەتی حامیمەکانە، لەگەڵ سوورەتی عەممە یەتەساءەلوونیە. ئەوانە پێغەمبەریان پیر کردیە صلی الله عليه وسلم. دەبی ئەو سوورەتانە چی تێدابی؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ چونکە سوورەتی هود یەک ئایەتی تێدایە خوا ئەفەرمی فەستەقیم کەما ئومیرت. ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، ئەتوو جێگیر بە و بەردەوام بە لەسەر ئەو واجب و ئەمرێکەوە پێت کرایە هەتا دەمری و هەتا ڕوحت دەچێشی. ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ عیبادەتی خوای پەروەردگار بکەی، وەکو ئەو کەسانە نینەکەوا دیانەکان ماوەیەکی عیبادەتی خوا ئەکەن کەوا دوایەکە واز دێنێن دێنێ وەڵامە گەیشتە مەرتەبەیەش وا کە عیبادەتمان لەسەر نمایە. ئەوە نییە، بەڵکو دەبێ هەتا ئەو وەختەی کەوا ڕوحت دەچێشە بە عیبادەتی خوای بکەی. ئەوە ئیستیقامێ. محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەوها بوو لەبەر هەندێک خوا زیافەتی کرد صلی الله عليه وسلم، لەبەر هەندێک خوای پەروەردگار ئەو سەحابانەی پاشی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هاتن ئەوها خوا مەرتەبەی گەورەکرد هە لە دنیاوێ موژدەی بەهەشتی پێداینە. ئەو دە عەشەڕەین بەشەڕە ئەوەندە جەماعەتی 1400 ڕضوان وتعالى ئاەتینا خوای پەروەردگار لێیان ڕازی بووە. ئەگەر ئیستیقامەت نەبی، شەو نوێژت نەبی، عیبادەتت نەبی، بەندایەتیت باش نەبی لۆ خوای کو خوا هەرت دەبژێری، کو خوای تبارک وتعالى ئەتکاتە هەل ئیستیقامە. ئەوێ بەرێ دەبی ئینسانی مسلمان ساو لە سیرەتی پێغەمبەری کە صلی الله عليه وسلم تەمەشا سەحابەکان کە بزانە چیان کردیە لەما بەینی یەکتری زۆر ڕوحەماء بەینەهم، بەڵام بەرامبەر کافرەکیش زۆر بەشدەت بووینە. خوا ئەفەر محەممەد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم، لما بين يقدري زور متواضع من يقدري. بەڵام ئەگەر کافرەک ویست بای زەربەیەک لە مسلماناندا ئەو مسلمانان هەموو یەکگر بووینە، ئەوە ئەهلی ئیستیقامە بووینە. هەر لە ئەهلی ئیستیقامە نەبا خوای پەروەردگار بە 313 نەفەری نێزدیکی 950 نەفەر هەتا 1000 نەفەری لەناو برد. ئەو ئەهلی ئیستیقامە بوو برای مسلمان. ئەوە تەخوای دەوێ، ئەوە بەردەوامبوونی دەوێتن، خواپەرستێکی بەردەوام نەک دوو ڕۆژە سێ ڕۆژە کابراواز عیبادەت تێبینی. زۆر خەڵکی دەناسین والله ماوەیەکی چاکە تقریبا لۆمان جێڕاوە زۆر لە قورئانی پیرۆزی لەبەر بوو. ئەو کابرایە چووە خارج، یەک نەفەر لەگەرە خۆی چووە خارج، والله لۆ جێڕانەوە گوتی ئێستا وازی لە هەموو شتێکی دینداری هینایە، والله نێزێکی وەی بووە کە زینایەش بکە. زینا ئەوە چییە مسلمانی بەڕێز؟ ئەوە ئەگەر ئیستیقامەت نەبی، ئەگەر لە ئەوەل و لە ئیجادی
ئەتو عیبادەتەکە و مەندایەت دەکەت لۆ خوای نەبی بشتە دەشتێ لە ئاخری ئەگەر لۆ خوای بکەی دەمینێ ئەگەر لۆ خواش نەکەی وەڵڵاهی بەلاش و عەلاش دەڕوا ئەمە زۆر کەسمان دیت زۆر چینمان دیت زۆر شتیان کرد ظاهری لۆ خوای بوو ظاهری بەڵام لە نیەتدا لە ناوە خۆیان ڕاست نەبوون خوای پەروەردیگار هەر لە دونیای ئینتقامی لێوەگرتنەوە خەڵکانمان دیت قورئانیان سوتاند خۆ خوام نەتی بینە قورئانی بستێنی هەر بە خۆی ئەفەرمێ ئینا نحن نەزەلنا الذیکر وئینا لەهو لەحافیظون خەڵکمان دیت قورئانی پارچە پارچە کردبوو لە ناو زبڵخانەی فەڕێدا بوو خۆ خوام نەتی بۆی نییە خۆ خوا ئینتقامت لێ وەرەگریەکە لە قیامەتێش دەبێت هەرێت وەرەگری بێ لە قیامەتێش زۆر خەڵکمان دیت کەوا خەشمەری بە محەممەد المستەفای دەکرد صلی الله عليه وسلم زۆر خەڵکمان دیت خەشمەری بە مامۆستای ئاینی دەکرد زۆر خەڵکمان دیت خەشمەری بە ئەهلی مزگەوت دەکرد بەڵام خوا ئینتقامی لێوەگرتنەوە ئەمە ئەهلی ئیستقامە بین تەمەشاکەنێ هەموو ڕۆژێک کابرا وەزعەکێ وەڵاو گۆرانی بێژێک تەوا بوو وەرگەڕا نازانم چی لێ هات برام لەسەر چ بووە ئەوە ئیستقامەکەی لەسەر شەڕاب خواردنەوە و ناشەرعی و حەرام خواردن و گۆرانی بووە خواش ئەوەی بە قسمەت کردیە بەڵام ئەگەر بێت و ئەگەر ئێمە بەروەردەیەکی چاک وا بکەین منداڵەکانمان بە خۆمان یەکەم لە نەفسی خۆمان ئەوجە منداڵەکانمان وەبی لە بیدایەتی کەوا پێڕا ئەگەن زۆر یعنی دینێکی چاچان بدرێتێ چین دینێکی و ئەوجەعەلناکم ئومەتەن وەسەتە خوا ئەفەرمێ وەسەتە یعنی ئینسان زۆر لەسەرە خۆ بیتن نەچی زۆر منداڵەکان لە هەنکەوە زۆر بەتەشدیدی نەک ڕێی وێشیان پێ بدا چیژەکی پێڕادەکە عمری 9 سارە کەوا لە مەزهەبی شافعی ئەقەلی حەیزێرەکە شافعی 9 سارە کابرا ئەگەر 9 سارە چی زرکەکی ناشەرعی لە بەردەکە ئافرەتەکە دەرێ مندارە نەخێر مندار نییە نەزەرە مادام لەما ئەو ئافرەت هەمووی نەزەرە دەست و دەمچاوی لەگەر معلومات لەکرد مامۆستایان غەیری وانە هەمووی نەزەرە لەو ئینسانی ئەوجا ئەگەر هاتوو ئێمە منداڵەکانمان لەسەر پەروەردەیەکی ئیسلامی لەسەر پەروەردەیەکی شەرعی ڕێخست وەڵڵاهی ئەو منداڵانە گەورەش بن خواپەرست ئەبن زۆر خەڵکمان دیتیە دووسێ ڕۆژان هاتە مزگەفتێ ڕێزم لە هەموو مامۆستایان هەیە مامۆستا بەو عمرەی خۆی بەو گەوراتە و بەو فکرەی خۆ کە احتیمالی 15 ساڵی بەس لە حوزرە خوێندن و مەلایەتی خوێندبی دەبینن مامۆستا بە دوو منداران ئەکەوی لە دوان هاوارەکە دەریان دەکاتن ئەوە کەنجی موسڵمانەتی وهایە ئەمە حەقوی مندارەکان وە بکەین هەردەم ئێستا مەدەینە سەحابە ئەو هەموو مندارە ئەو هەموو گەنجە ئەو هەموو مامۆستا و اختیاری لێە لۆمە گەوراتیە ئەمە شانازی بە شتێکی گەورە ئەکەین کەوا وەڵڵاهی تەشبیه نەبی وەچی بێت تێچەمە لێ خربووینەوە یعنی ئەوە لێ خربووینەوە ئیستفادەیەکی لێ دەکەین مجەمەعێکی ئیسلامیە ئیستفادەی دەکەین قسەی تەبادول دەکەین ڕەئی یەکدری وەرەگرین بەڵام کابرا بە دوو مندارێ ئەکەویتن منداری خاردا مندار دەستە دەرێ ئەوە بەڕاستی شتێکی خراپە والله ئەوە مندار احتیمالی هەیە سبەینێکە بستەوە مارێ ئەگەر بێت و بابی ئەو مندارێ زۆر ئەهلی دین نەبی برێ ئەوە چرکێ وەڵا بابە مامۆستا مەدووکەتیە فراکەسی مەدووکەتی ئەهلی مزگەوتێ وە دەکا سوندێ دەخوادەوە کوڕم ناوی بچێەوە مزگەفتێ ناوی بچێەوە مزگەفتێ ئەگە وەزعانە بینی بەڵام بە ئەمە مبەشیر بین هەروەکو محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئیرشادی هەموو سەحابانی ئەکرد هەموو موفیدەکان هەر ئەیگۆ بەشیڕۆ وەلا تونەفیڕۆ ئەنگۆ بەشارەت و مژدە بدەنە خەرچی وەمەکەن ئەنگۆ هەر بچمرێن وەلا شتێکی خراپ لە ناو مجتەمەعەکی هەر بچێ بێ هەر حەرامە نە تەمەشتا دەکەنێ باو باپیرانمان لەسەر ئەو فەقیراتی خۆیان لەسەر ئەو هەموو زوڵم و زۆردارەی کەوا لێیان کرایە لەسەر ئەو هەموو ناخۆشیە و ئەو هەموو مەشاکلەی کەوا دەربارەی خۆیان و مار و مندار و عائیلە و قەومیەت و بەرامبەر دوژمنان هەیان بووە بەڵام دەبینە شتێکیان لەما بین و احتیمالی شتێکیان کردبی چوونە سەر مەرقەدان کابرا هەشتا چ نەبووە کافر بووی کاکە لۆی ڕوونکەوە مام حاجی 70 سارە نازانی لۆ ڕوونکەوە بە ڕوویەکی تەصحیح ئەو کابرای ئەهلی ئیستقامەیە موسڵمانە ئەهلی مزگەوتە ئەگەر شتێکی والیت بەڕۆڕووی مەکەبرێ مام حاجەت و کافر بووی ئەتو مام حاجی ئەو های یان فراکەس ئەو های مام حاجەتی بێشی مامۆستایەکی قەدیم کە خەڵکێک نەخۆش ئەکات لە بە هەندێ ئەوانە دوعایان قبول ئەبوو دەیان گۆ بڕۆن مامۆستایەکەی لەم گوندەشی مامۆستا بە سوڕەتە یاسینی باش دەزانی دەچۆوێن دەر مامۆستای گوندی بوو دەچوو سەلام عەلەیکم عەلەیکم ئەسسەلام مامۆستا وەڵڵاهی ئەو مندارەمان نەخۆشە گەشەی گرتیەوە هۆلی هاتیە ئەو کابرایە ئەوەندەی اعتقادێکی کولی بەخوای هەبوو یەکەم دووەمش بەو مامۆستایەکەوە قورئان شافیە قورئان ئەبتەمایە شفا
دەبینە سوەکنی مامۆستا یەک سوورەتی یاسین لەسەر دەخین سوبحان الله ئەگە سەرەتانیشە بە خۆشفێدا بەڵام ئێستا کەلۆ ئێستا تەخوانمایە ئێستا ئەهلی ئیستقامەکەمە دەبین ئەمە دانیشتینە لەبەر تەلەڤیزۆن هەتا 12 شەوێ لەبەر تەلەڤیزۆنێ دانیشین هەتا 12 شەوێ ئەمە ممثلی فلیمە و نازانم چی ئەو بابەتانێ دانیشین بەڵام ئەگەر بێت و دەدەخات لە خودبە و لەو تارێ تاخیب دەرێ مامۆستا بەخوای ڕەحمەتی خوای لێ چەند درێژی کرد چونکە وەیلێک لە شەیتان غەلەبەی لەسەمە کردیە ئەگەر شەیتانیش غەلەبەی لەسەمە کرد عیلمیشمانە بێ عیلمەکە لەدەست ئەدەین دەبی ئینسانی موسڵمان دووش تێبی عیلم ئەگەر هات و عیلم غەلەبەی لەسەر عەقلی کرد زۆر خەتەرە کابرا بە عیلمی خۆوەرداتەوە ئەگەر عەقلی نەبی زۆر خەتەرە ئەگەر عەقل غەلەبەی لەسەر عیلمی کرد ئەوە تەواوە يعني إنسان بواسطة علم قصي بعقل قصيكا دبي هوا إنسان استقامة بونوعي دبيتن كوا إما عبادة إخواي بكين وما خلقت الجن والإنس إلا ليعبدون بعد لبرنامج لأول زارمان كبرنامج ما لخدان لو بندات لإخواي بكين أو دمي إخواي تبارك رحمن بيدكا أو دمي أمانكات أهل استقامة أو دمي هوا أبي إياك نعبد وإياك نستعين تخوا حيفنا من روجي حفظة زاران لحفظ ركعات إياك نعبد وإياك نستعين أو أهل استقامة بيقوتي أما أي رب العالمين خواي قورا ليركوانا مفعول فيش فعليكتيا إياك خواي حصرك أي خداي هر أتوي أفلسطين وإياك نستعين أي خداي مداوى استعانة ويارمتلوز دكين كابرا دانشتبو لزيقاك شزارة شي قوتم والله يستاوز أكا زور خرافة قوتم أوروكا يعني مثلا حكومة حقوي أورداتوا لفقيرا لهجارا معاشا وزيو بابتانا كسانش أهل دين دانشتمون كابرايا كوا أهل دين بو أهل استقامة بظاهري قوت يمن فرانكس ملا يوسف والله أجر أو كسنبا أتو دمردي لبرسان أجر أو جهة النبا أتو دمردي لبرسان أو استغفر الله أو أهل دين واستقامة كوق سيدكا كابرات بوما ديري لبر بحيف نيم أمريكا رازق مانا من المعبود الله من الرازق الله خوا رازق مانا مسلماني بالرئيس خواي قورا معبودنا أمرن إياك نعبد بابا دروما نرين هكا قوت مان إياك نعبد هيت كدي بخوا دانانين كقوت مان إياك نعبد نتن نبتان بفارينوا نتن نمر خدام بفارينوا نتن سربابا كورغري لدوي بسورينوا بشنوبا من داران برين بشتي من دار وما قسمت دبي نخير أو ناك أهل استقامة دبي إمي مسلمان دينا كمان بتساشي والريكو بيك أو ذا استقامة خوامنتي بينيا لسبيني حتى هي ورعبات إخوائك إلا نفعلوا خوتا خوا نفعي ناقاتي أجر همو دنيا شكو بيتوا لو يزرب أخوائي بقين يزرب أخوائي ناقا وزرب توجد كمسلماني برئيس أو زوها بالمسلمان دينا كي بتصحي وقرين دينا كي براستي وقرين بأوها نبي إياك نعبدو أما عبادتي ذاك إخوائي قورا وإياك نستعين أي أمريكا داوينة ذاك نعوذ بالله أوها نبين خلق يستادر أمريكا رازق معنا كاك أمريكا أمم المتحدة مسببة خو رازقيتون رازقيتو الله يا رازقيتو الله يا بس خواي قورا رازق رزق داري همو معنا 7000 مخلوقات زيادة لدنيا هي خوا رزقي همان أدا خو أمريكا الناس تنا بحري خواردني لو باتنا آبي بريوا ماسي أو يبخون خوا رازق يانا وصلى الله على محمد وعلى آله أجمعين أقول قولي هذا واستغفر الله العظيم لي ولكم ولسائر المسلمين آمين واستغفر لهم